سەرۆکی سین پێشەوەی ئەو دەردە پەتایە بێتە سەریان، پێشەوەی ئەو نەخۆشی ڕوو بکاتە وڵاتەکەیان، چی بڵێت باشە؟ دەیوت لە بە تەسجیلکراوی هەیە گەرێکێک بیوێ ئەیبینێ لە یوتوب لێی بدەن، ئەڵێ هێز نییە لەسەر زەویدا بتوانێ، هێز نییە، نەگەڵێ لەسەر زەویدا، ئەڵێ هێز نییە، یان تەعەدایەمە، هێز نییە کە بتوانێ پێش بە پێشکەوتنی تەکنەلۆجیای ئێمە بگرێت، هێز نییە. بەڵام شوعێکی مولحید، شوعێکی مولحیدیشە کە خوا لە مسلمانیشی قبوڵ ناکا و قسەیە، نەک لە شوعیەک. و هەر شوعیەک مولحیدێکی تریژە و قسەیە بکە خوای گەورە پشتی دەشکێنێ. ئەوەش نەتیجەکەیەتی کە لەمەوە بە دواش زیاتر دەبینن کە بزانین چی پێ دەکرێ بەرامبەر هێز و دەسەڵاتێک کە خوای تەعالا شتێکی پێ بۆ ناردوون و پیشان داون کەوا خۆشیان نایبینن، بە چاو نایبینن. ئەوە عەزاب و سزایە خۆشەویستەکەم، کەواتە وریابن ئێمەی موسڵمان ئەبێ ئاگامان لە خۆمان بێت، ئەو خوایی کە لەسەر و ئاسمانەکانەوە بیناسینوە خۆی، وا نەزانین کە ئێمە بۆ لەهو لەعب دروست بووین و ئاگامان لە هیچ شتێک نەبێ و هەر بخەوین و هەڵسین و نان بخۆین و بڵێن ئیتر کۆتایی هات. بەڵێ خۆشەویستانم، پێویستە لەسەر ئێمەی موسڵمانیش خۆمان لە هەموو ئەو سزایانە بپارێزین، ئەو عەزابانی کە خوا وعدی داوە خاوەنەکەی سزا بدە.